بە خۆشحاڵیەوە وەکو بەڕێبەرایەتی وەرزشی سلێمانی لەگەڵ زانکۆی نێودەوڵەتی قەیوان کۆمەڵێک چالاکی وەرزشی ئەنجامین. ئەمڕۆژ دەستپێکی کارەکانمانە کە پاڵەوانەتی تۆپی سەرمێزە کە ژمارەیەکی زۆر کچ و کوڕ لە یاریزانان و ئارەزومەندانی ئەم وەرزشە لێرەدا بەرامبەر یەکدی یاریەکەن. بەشێکی زۆران لە هەڵبژاردەی عێراقا یاریەکەن، چ کچان چ کوڕان. ئەمەش دەرخەری ئازبەرزی پاڵەوانێتیەکەیە. ئامانجمانە لەگەڵ زانکۆی نێودەوڵەتی قەیوانە کاری گەورەتر بکەین، چەند پانێڵێک و چەند وەرکشۆپ و سیمینارێکی دیکە بکەین لە بواری وەرزشە، چونکە بە هەردوو لە توانین زیاتر لە کێشەکانی وەرزش تێبگەین و کەسانی شارەزا بێنینە ناو ئەم سیمینارانەوە تا لەگەڵمان هاوکار بن. ئامانجمان تەنها ئەوە نییە لە پاڵەوانتی وەرزشەکان یاریزانەکان خۆیان ببینەوە، بەڵکو بۆ داهاتوو پلانی درێژخایانمان هەبێ لەگەڵ زانکۆکان هاتە لەسەر ئاستی نێودەوڵەتیش چالاکی و کاری هاوبەشی نێودەوڵەتی ڕێک بخەین.